ساڵانێک کە کاری ئاڵوگۆڕی دراو دەکات بەهۆی کارەکەیەوە پێویستی بە گەشتی دەرەوەی وڵاتە، بەڵام چەند مانگێکە تاها عەلی لە وڵاتانی ئیمارات و تورکیا تێبینی ئەوەی کردووە چەند کەسێک بە ناوی بازرگانیەوە کارتی ئەژماری بانکی هاوڵاتیانیان پێیە و بازرگانی پێوە دەکەن. تەها بۆی دەرکەوتووە بەشێک لەو کەسانی کە بازرگانی بە کارتەکانیانەوە دەکرێت نە ئاگاداری ئەو کارن و نەخاوەنی پاسپۆرتیشن. خەڵکێک هەیە حسابانکی ئەکاتەوە بە خەڵکی تر، بە برادر، بە خزم، بە پورزا، بە ئامۆزا، مەسەلەن کۆمەڵێک هین کۆکاتەوە، کارت کۆکاتەوە، 50 کارت، 40 کارت، 30 کارت کۆکاتەوە، هەچێتە ئیمارات، لە ئیمارات پارەی پێوە ئەگرێ، ئەو مەسەلەن هەر کارتێک 10 میلیۆن خاتە سەر، 30 کارتە با 30 دەی بە 300 میلیۆن خاتە سەر و لێ کاتو بە دۆلار و ڕای ئەکێشێ و ئەینێرێتەوە بە سلێمانی. بڕەپارەیەکی کەم دراوە بۆ کەسانی کە ئەو جۆرە ئەژمارە بانکیان بۆ کراوەتەوە. ئەو کۆمپانیانەشی کە کراونەتەوە بە ناوی کڕینی کاڵاوە دۆلاریان لە بانکەکان وەرگرتووە بە بێبوونی هیچ کاڵایەک. دواتر پارەکە کە وەرگیراوە نێردراوە بۆ دەرەوەی وڵات. بەو هۆکارەش باجی گەورە کەوتووەتە سەر کۆمپانیاکان، بەڵام ئەو هاوڵاتیانی کە هەڵخەڵەتێنراون دەبێت باجەکەی بدەن. من پێم وایە ئەمە باند لە پشتیەوەیەتی، باندی گەورە و مؤسساتی ئەمنی ئەم منتیقە بەرپرسن لەوەی یعنی بێ ئاگا بن لە حاڵەتی وە، چونکە من ئەمەوێ ڕازگۆیانە بڵێم ئەگەر 5,000 کەس دە سلێمانی و برایە بۆ هەولێر بۆ هەر بابەتێ دەستگا ئەمنیەکانی ئەیرە ئەیانزانی و کاردانەوەیانە بوو، بەڵام بۆ بەغدا بڕۆن ئەم هەموو خەڵکە و بە تایبەتی بابەتەکە ڕەبتی بە بزنس و پارە ڕاکێشان و دۆلار سپیکردنەوە هەیە. یەک دەستگای ئەمنی حزبی حاکمی ئەم منتیقە کەس ئاگای دێنی و کەس خۆی بە ساحێبی ناکات. ئەوەی بەم جۆرە کارتانە کراوە لە ماوەی چەند مانگی ڕابردوو جۆرێک لە فێڵکردن بۆ لەو کەسانی کە هەژماری بانکیان بۆ کراوەتەوە، بەڵام بەپێی بە دواداچوونەکان باندی گەورە لە هەرێمی کوردستان و لە بەغدا لە پشت ئەم کارەوەن کە تەنها دادگا دەتوانێت ئەم بابەتە یەکلا بکاتەوە و ماف بۆ ئەو کەسانە بگەڕێنێتەوە کە لە ڕێگەی ئەم جۆرە کارانەوە فێڵیان لێکراوە. هاوشین جەمال، کوردستان 24، سلێمانی.